ئەمڕۆ 19 ساڵ بەسەر دەرچوونی یەکەمین رۆژنامەی کوردیدا تێدەپەڕێت و لە زۆربەی شار و شارۆچکەکانیش کار و چالاکی و ڕێوەڕەسمی جیاجیا بۆ بەرزڕاگرتنی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی بەڕێوە دەچێت. بڕیاریش وایە لەو چالاکیانەدا ئامار و زانیاری لەسەر پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامە نووسان بڵاو بکرێنەوە. 19 ساڵ لەمەوبەر و لە دەرەوەی کوردستان مێقداد میدحەت بەدرخان بە دەرکردنی ڕۆژنامەی کوردستان بەردی بناغی ڕۆژنامەگەری کوردی دانا و ساڵانە و لەو ڕۆژەدا یادی ڕۆژنامەگەری کوردی بەرزڕا دەگیرێت. ڕۆژنامەی کوردستان کە لە 22 نیسانی ساڵی 1898 لە قاهیرە یەکەم ژمارەی بە چاپگەێنرا بە دەستپێکی مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا دەنرێت و ساڵانە لە هەرێمی کوردستان بە شێوەی جۆراوجۆر یادی دەکرێتەوە. ڕۆژنامەی کوردستان لە ماوەی 5 ساڵ و لە 5 وڵات و شوێنی جیا بە 4 لاپەڕەی فولسکاپ 31 ژمارەی لێ دەرچووە. دوایین ژمارەشی لە شاری ژنێفی سویسرا لە 4/4/1904 دەرچووە. گەلانی جیهان ڕۆژنامەگەری خۆیان لەسەر خاکی خۆیان دەست پێ کردووە، بەڵام گەلی کورد لەم مافەش بێبەری کراوە. لەگەڵەوەشدا کورد لەو کاروانە بەجێ نەماوە و بەردی بناغی مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە سەردەستی پێشەوای ئەم کاروانە مێقداد میدحەت بەدرخان لە وڵاتی میسردانراوە. ڕۆژنامەگەری دەسەڵاتی چوارەمە دوای دەسەڵاتەکانی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکرد و دەسەڵاتی دادوەری. لەو سۆنگێشەوە ڕۆژنامەگەری بەگشتی ڕۆڵی کاریگەری هەیە لە هۆشیارکردنەوە و ڕێنماییکردنی تاکەکانی کۆمەڵ و دروستکردنی ڕایگشتی و گۆڕانکاری لە یاساکاندا. ڕۆژنامەی کوردستان ئەگەرچی تەمەنیشی کورد بووە و ژمارەکانیشی کەم بوون، بەڵام کاریگەریە مێژووی و سیاسەکەی زۆر لە تەمەنی خۆی و ژمارەکانی زیاتر بووە و درێژە پێدەری بزافی چەکداری و شۆشەکانی کورد بووە و دەرچوونی ڕۆژنامەی کوردستان بڵێسەی ئەو شۆشەی بەداگیرساوی هێشتۆتەوە.